بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز جەژنتان پیرۆز بێت و هەموو کاتێکتان جەژن و خۆشی بێت ئێمە ئەمڕۆ لە گوندی زورکانی سەر بە ناحیە سەنگەسەرین بابزانین لێرە جەژن چۆن بەڕێوە دەچێت سەرەتا و دەستپێکیشمان لە مزگەوتی گوندەکە و بە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر دەست پێ دەکەین لەگەڵمان بن. والله محيط بالكافرين يكاد البرق يخطف أبصارهم كلما أضاء لهم مشوا فيه الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. پیغمبری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەرگای بەهەشت دەکرێت بۆ هەموو ئەو کەسانەی کە شەریکیان بۆ خوا بڕیار نەداوە ئیلا رەجولا ئیلا کەسانێک نەبێت چ ژن بێت چ پیاو کەوا كانت بينه وبين أخيه شحناء کە لە بینی خۆی و برای مسلمانیدا قینی لەدڵ بێت با دەنگیشی لەگەڵە بێت لێرە ناناڵێت دەنگی لەگەڵ نەکرد بێت دەڵێ قینی لەدا شەحنا دەفەرمێت ئەگەر قینی لە دڵدا بوو ئەوە دەمێ پیغمبر دەفەرمێ فيقول انظروا هذين حتى يصطلحا انظروا هذين حتى يصطلحا انظروا هذين حتى يصطلحا سێجار پیغمبری خوا ئەو کەلیمەی تکرار کردوتەوە دەفەرمێ لەوانە گەڕێن هەتا سوڵح بەیەکەوە دەکەن لێیان گەڕا و دوانە دەنجیان لەگەڵێک نییە نوێژیان ڕۆژویان حەجیان زەکاتیان قورئان خوێندنیان تەراویحیان ورد و ئەورادیان هیچی قبوڵ نییە هەتا سوڵح بەیەکەوە نەکەن. بینەرانی خۆشەویست دیارە ئێستا ئێمە لەناو مزگەوتی گوندی زورکانین دوای ئەوەی کە نوێژی جەژن کرا مامۆستا کورتەوتاریشی هەبوو دواتریش موسڵمانان لە ئێستادا ڕێزیان بەستووە و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن و گەرمی یەکتر ئازاد دەکەن. من ئێستا دەچمە لای مامۆستا ئیبراهیم مامۆستای گوندەکە مامۆستاگەر پێم بڵێ شێوازی جەژنە پیرۆزە و جەژن لە گوندی زورکان چۆن بەڕێوە دەچێت ساڵانە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. پێشەکی بەخێراتنتان دەکەم جێژنێت لە هەموو مسلمانان پیرۆز بێت لە هەموو ئیمانداران و مسلمانانی جیهان بەخصوص هەرێمی کوردستان ئەجا جێژنی ئێوەش پیرۆز بێت بەخێر بێن خۆشەویستن حەزیەتتان کێشە. والله مەراسیمی جێژن الحەمدولillah لای ئێمە زۆر بە توکمەی و بە جوانی و بە ڕێکوپێکی بەڕێوە دەچێت. ئەوەی کە سونەتی پێغەمبەر بەسەڵسەمەوە دیارە جێبەجێ دەکەن وەکو چۆن باقی مزگەوتەکان جێبەجێ دەکەن لە دوا دێنە سەر جێژنە پیرۆزە ئێمە بەڕاستی ینی هەموو ڕێزەکان چۆن لە سەفی جەماعەتدا ڕاوەستاون ئاوا هەر بەو شێوەیە ڕادەگرین لە لایەکی ڕاپێدادێن دەگەڵ من ئەگە تۆقەم لەگەڵ کرد ئەو کەسێک کە من تۆقەم لەگەڵ کرد ئەوش بە دوای من دادێ ئەوی دیکە بە دوای پێم وایە هەموو برایانی مسلمان کە لێم بزگەوتن هەمویان بەیەکەوە دەبێت تۆقە و گەرمی لە ئازایی بکەن هیچ کەسێک نامێنێت تۆقە لەگەڵ هیچ کەسێک نەکا یعنی وەڵحاصل ئەگەر ئەوامان کرد یعنی کەسێک ئەگەر مەسەلەن بۆ منە ڕێز بەڕێز ڕۆیی کەسی دووەمن یعنی هیچ کەس نامێنێتەوە تۆقە لەگەڵێک نەکات یعنی هیچ کەسێک وای لێ دێ الحەمدولillah کەوە ئینشاءالله بغز و غەرەزی ناودڵش وەکو باسمان کرد لە وتاری
جژندا ئینشاءڵڵا ئەوەش نامێنی بە حەول و قووەتی خوای لە دڵیشیاندا چونکە ئێمە هیچ کەسێک نییە لەو مزگەوتەیدا مەگەر کابرا لە ماڵێ بێت نێتە جێژن دەنام بە ورد و درشتەوە هیچ کەسێک نییە تۆقە لەگەڵ یەک دیکە نەکا هیچ کەسێک کاکە سڵای خوا لێبێت و جژن پیرۆز بێ سڵای خوا لێ ئێوەش بێ جژنی ئێوەش پیرۆز بێ ومێد دەکەین هەموو کاتێکم جژن و شادی خۆشی بێ ئینشاءڵڵا زۆر سواس دەکەین ئەگەر پێمان بڵێ لەم ڕۆژدا تا چەند دڵخۆشی کە مانجی پیرۆزی ڕەمەزانمان بەڕێ کردو دوای نوێژ و ڕۆژ و تاعاتی و عیبادەتێکی زۆر لە ئێستادا موسڵمانان جژنی پیرۆزی ڕەمەزان دەکەن بەیەکەوە وڵای ئینسان دەبێت دڵخۆش بێ کە توانیمانە بەسەر نەفسی شەیتاندا سەرکەوتوو بین بۆیە دەبێت ئێمەگە مسلمانی نوێژ و ڕۆژومان دەکەین پەرچەکان ئەنجام بدەین دەبێت دڵشمان ساوێ بەرامبەر بە یەکتر دەبێت لەو ڕۆژەدا برایەتی و هەوێنی برایەتی نوێ بکەینەوە دەبێت لەو ڕۆژەدا هەوڵ دەین ئەوانەی کە دڵیان لێمان حادث بووە لەگەڵ خۆمان ئاشکەینەوە بۆی کە مادا مسلمانین و نوێژ دەکەین ڕۆژ دەگرین دەبێت لەگەڵ یەکتردا دڵمان ساوێ ئەی چیت هەیە بۆ ئەو کەسانی کە گەرمی یەکتر ئازادەکەن و جۆرە لە جۆرەکان دڵیان لە یەکتر عادز بووە و ناچن دەست درێژکەنیانەوە تا دەست پێشخەریکەن بۆ یەکتر بۆی لەگەڵ یەکتر ئاش بنەوە وڵای زایمەمادا مسلمانی نابێ شتەکەمان هەر ڕووکەشی بێ نەبێ حادت بێت بێ حیبادت بێت نابێت نیسانی مسلمان ڕفقینە بەرامبەر یەکتر هەبێ بەتاکید وایە نابێ ئینسانی هیچ کاتێک ڕووکینێ بەرامبەر یەکتر هەبێ مادا مسلمانی نوێژ دەکەین ڕۆژ دەگرین دەبێت دڵشمان بەرامبەر یەکتر ساز پێویستە جژنەکان بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی ئەو کەسانی کە دڵیان لە یەکتر عاجز بووە جۆرە لە جۆرەکان لەگەڵ یەکتر ئاش بنەوە و گەرمی یەکتر ئازاکەن بەتاکید وایە دەبێت جژنەکان بێت بەهۆی یەکتر قبولکردن دەبێتە هۆی هەوێنی یەکتر قبولکردن و ئاشبوونەوە و ئاشتەوایی نێوماڵی کوردیش و نێوماڵی خۆشمان دەست خۆشی زۆر سواز دووبارە جژن پیرۆز بێت سڵای خوا لێبێت و جژن پیرۆز بێت سڵای خوا لە جەنابیش جژنی هەموو لاکی پیرۆز بێت زۆر سواس دەکەم لەم ڕۆژدا تا چەند دڵخۆشی کە موسڵمانان هەموو بێکەوە خۆشی دەردەبڕن و جژنە پیرۆزە لەگەڵ یەکتر دەکەن پێشێکی بەناوی خوای گەورە میرەوان بەڕاستی خۆشێکی ڕات لە بەدەرە هەرچەندە من لە بۆ پرسە هاتوومەتەوە هێرە لە ئەڵمانیاڕا بەڵام بەڕاستی کە ئەو خەڵکی دەبینم بە جۆش و خڕۆشەوە ئەوە پیرۆزبای لە یەکتر دەکەن ینی بەڕاستی جێگای دڵخۆشێکی زۆر زۆرە پێویستە مسلمانان لەو ڕۆژەدا چی بکەن بەتایبەت ئەوانەی کە جۆرە لە زۆرەکان دڵیان لە یەکتر ێشا و عادز بوون لەگەڵ یەکتر پێویستە لەگەڵ یەکتر ئاش ببنەوە و گەرمی یەکتر ئازاکەن بەدڵنیایی پێویستە کەسی مسلمان هەمیشە لێبوردە بێت وەکو پێغەمبەرمان هەمیشە صلی الله علیه وسلم لێبوردە بووە ئێمەش دەبێت چاو لە ڕێچکەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بکەین دەتوانم بڵێم لەو مزگەوتەیدا لەوانەیە کەسانێک هەبوون بە جۆرێک دڵیان لە منێشاوانی لەو جژنەیدا گردن ئازاکەری بووە بەڕاستی جێگەی دڵخۆشی بووە ئەتۆ چیت هەیە بۆ ئەو کەسانێک جۆرە لە جۆرەکان ڕۆژانە دڵ لێتر عادز بووە یانەوە تا بە پێچەوانەوە ئەوان دڵیان لە تۆ عادز بووە تۆ گەرنی هەمویان ئازاد دەکەین من لە ڕای خوای گەورە گەرنی هەموو لایەکم ئازاد کردووە سڵای خوا لێبێ کە حاجی بخير زوج پیرۆز مبارەکە ئینشاءالله لا ايوه ولا تواوي امتي محمد پیرۆز ئینشاءالله زۆر سواس دەکەم لەم ڕۆژدا چۆن خۆش خۆتان دەردەبڕین بەتایبەتی کات جژنی پیرۆزی ڕەمەزانە لە خۆشەوەی ڕەمەزان تەوا دەبێ بەسەری دام سێتر دەبی جا خۆشی لەوەی گەورەتر بڵێ دڵخۆشم زۆر لەخوا بەزیادە ئەی بەم داونەرێتی بەتایبەتی لەو گوندەدا هەیە کە دوای نوێژی جژن هەمویان بێکەوە ڕیز دەبەستن و گەرن ئازادی و جژنە پیرۆزی یەکتر دەکەن تاشن دڵخۆشنەوە زۆر دڵخۆشین و ئەو شتە ئەرکی لەسەر خەڵکی تۆزێک سوک کردووە کە لێرە ئەو گەرنە ئازایی لێ دەکەی پێویست ناکە بچێەوە ماڵە کابرێ هەل لە چوادەوری ماڵە خۆت دەنا جاران بە ئاوادیا دەگەڕە هەموو خەڵک بەس ئێستا بۆ حکمەوەی ئەو لێرە تەواوی دەکەین ئەو بەریش گلەیە دەناکە ئەو بەری گلەیە دەناکە کەس ناڵە نەهات ئەگەر لە مزگەوتی بینی بیتەوە وەز ئەوانەی کە نەخۆشن دیارە خەڵک سەردانیان دەکەن بەڵام ڕەنگە هەر پێویست کە بۆن هاوڵاتیان سەردانی یەکتر بکەن و جژنە پیرۆزە لێک جۆرەکان ڕەنگە هەندێک کەس لێرە یەکتر نەبینێت ئەوانەی کە نەبینێت جیایە کە نەخۆش بێ بەڵام ئەوە لە دوازە ماڵان جێبەجێ دەکرێت ئەلێ ڕێگە بگەڕێ دەبێەوە کابراایفتی دەبێت لە حرفەی سەرەوە ماشەڵا گوندێکی جوان و قەرەواڵغا نەریتێکی زۆر جوانی هەیە بە تایبەتی لە مزگەوتەکە کە هەمویان پێش ئەوەی کە لە مزگەوت بچنە دەرەوە هەمویان گەرن ئازادی و تەوقە لەگەڵ یەکتر دەکەن تەمان ئەوە دینی ئیسلامە فێری بەزمان دەکات کە لێ گەرن ئازایی لێ بکەوی لە یەکدی خۆشببی و تەمانەوە بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلامە و خەڵکاوە بەڵێ ئەی چیت هەیە تۆزێکیش هێز غەیبی تێدا مەسەلەن ئەتوو لە مەراغ دەبێت کە مەسەلەن تۆ خەریگەڵ کەسێک نەکە یا مەرحەبای
کەسێک نەکەی مامەستا هەڕەشە لێ دەکات دەڵێت گوێدەنە بۆ دەیگو بەڵێ ئەی چی تێ بۆ ئەو کەسانی ماوەسەش لە وتارەکەیدا ئاماژەی بۆدا بۆ ئەو کەسانی کە دەنجیان لەگەڵ یەکترنیەوە جۆرە جۆلەکان لەگەڵ یەکتر عادز بوون لەو ڕۆژەدا بکەنە دەرفەتێک بۆ ئەوی گەرن یەکتر ئازا بکەن و لەگەڵ یەکتر ئاژبنەوە شتێکی خراپە بەڵام ئەو شتە قۆنا بە خۆناق تێ دەپەڕی دەنا لە گوندیدا ئەو شتە تۆزێک هەردەمێنی ئەو دەڵێ ئامڕۆ ئەگە دوو جاری ئاوا لێ کردی وای نەکەیەوە وێنەبەری بارکەی ئەنی پێویستە ئەو بکەینە دەرفەتێک بۆی لەگەڵ یەکتر دنیایەوە بە دنیایەوە دێوابێ حاجی سڵای خوارد لێبێتی و جژن پیرۆز بێ سلام خوای لێت تو بێ جژن پیرۆز بێ لێت مبارەک بێ حاجی ئەگە پێم بڵێ ساڵانە لا گوندی زۆرکان جژن چۆن بەڕێوە دەچێت وەڵڵان جامە دەچین لە مزگەوتێ جژنانەوە نەخۆت دیوە عیبنە بێ لە مزگەوتێ ئەتامە لە خودبەی دەخوێنیتەوە لەوێ نوێژە جژنێ دەکەین ئەگەر نوێژە جژنێن کردەوە هەمووی جژنانەیەک دی دەکەین و دێنەوە لە ماڵە ئاڕیز دەباسین و دێنەوە لە ماڵە نانی دەخۆین و جانسەل گەنانن خوارد بە ماڵاندا دەگەڕێین مازام ئافرەتەکان چاوەڕێ ئێوەنە خواردنیان ئازر کرد وەکو عاتی کۆمەڵایەتی پێکەوە نان دەخۆن نانی بەیانی جژن حازر دەبێ مەگەدینەوە نانی ئازرە نانی دەخۆین و جانسەل ماڵە خزم و دۆست و برادر و نەخۆشی ئەوی نەخۆشی هەبێ ئەوە دەچین سەردانی دەکەین و پاشێنگینیش ئەوە دەگەر دێنەوە لە بۆ ماڵەوە ئەگەر کەسێک دڵ لێکتر عادز بویان دڵ لێکتر ئێشابێ دەسێ ئاشی دەکات و گەرن ئازادی لێ دەکات لا گوندی مەلە بۆ یۆخسە زۆری چاکە ئەلعام باوەڕ دەبێ ئەو گوندەی دەبینی ئەگە هێندە زۆریشە ڕم لە 300 ماڵە بێ ئەلعام ئەمیە دو نەفەر هەبن ئەگەر دڵحاجیان هەبێ بۆ یۆخسێ لە سیاخوای گوندێکی پاکە زۆر ینی ئەگەر کەسێکیش جۆری لە جۆرەکان دڵ لێکتر ئێشابێ دەیکاتە دەرفەتێک ئەو جژنەوە شتەکەی کۆتا پێدێنی و گەرنی ئازاد دەکەین پێشکی بەخێراتم دەکەم جژنە پیرۆزە لێ دەکەم خۆشحاڵین بەخێرن سەر چاوم بەتایبەت لە مەراسیمی جەژن لە گوندی زورکان چۆن بەڕێوە دەچێت خەڵک چۆن هامووشی یەکتر دەکات چۆن جژنە پیرۆزە لێکتر دەکات وەڵا لەخوای بە زیاد بێ بەیانیان دەچینە مزگەوتێ جەماعاتێ دەکەین دوا ڕیزی دەبەستین جژنە پیرۆزەی لێک دەکەین ئەو زادەینەوە ماڵ و منداڵ نانیان ئازر کردووی جێژنانێ نانی دەخۆین ئەو زار جژنە ئەو کەسی کە پێویست بێ نەخۆش بێت سەردانی دەکەین ئەرێوەڵا ئەنی ئەگەر لە کۆمەڵێک شوێنی ناوچەی کوردستانیش هەموو شوێ یەکتر کەم بێتەوە سلێر ئەمکەم بێتەوە لە گوندەکان هێشتا بەگەرم و گۆڕیەوە پێشوازی بەتایبەت لە جژن دەکەن و هەموو شوێ یەکتر دەکەن ئەرێوەڵای لەخوای بەزیاد بێت لە گوندەکان بەتایبەتی گوندەکان شارەکان نازانم شارەکە وەکو پێویست نییە بە سلادیەکان وەکو چۆن بیداتی کە هاتووە لەخوای بەزیاد بێ هەروە خەڵک سەردانێک دێکا هەم شۆیەک دەکەین کۆمەڵایەتەکان بەهێزن لێرە بەهێزن ئەرێوەڵا لەخوای بەزیاد بێ کابرەکە نەخۆش بێ دەستەکنێ بوو و تازی و ئەو شتانە هەموو خەڵک وەکو جاران سەردانێک دەکەن نەخوای بەزیاد بێ ئەرێوەڵا کەسێکیش دڵ لێ یەکتر ئێشابێت و یانەوە تا لێکتر عادز ببێ ڕۆژی جەژن دەکاتە دەرفەتێک بۆی لەگەڵ یەکتر ئاش بێت و گەرن یەکتر ئازاکەن زۆر مهمە دەگەڵ هەر کەسێکی ناڕەعەتی تەبیان دڵ لێ عازز بێ دەبێت لەبەر خاتری خوای وەختی جێژنەی ڕەمەزانێ دەبێت گەرنی ئازاکەی گەرنی ئازانەکەی خراپە نوێژ ڕۆژوەکە یەک سیفادەشی لێراکەی دەبێت 3 ڕۆژان ئەتوو دەنگێ لە هەر کەسێکی کە وەرگری کە ئیسلامی 3 ڕۆژە کەواتە پێویستە ئێمە ڕقینەمان بەرامبەر یەکتر نەبێت و لەگەڵ یەک ئاشتەوایی بنوێنین و گەرنی یەکتر ئازاکەین ئەرێوەڵا دەبێ وابێ نابێت نات و ئەو ڕۆژووی کە مانگی ڕەمەزانی و عیبابەتی کە کردوتە مانگی ڕەمەزانی هەموو لێ بە فیڕۆ دەڕوات دەبێت گەرنەیەک دیازاکەی هەموو شتێک لە بەرخوای دەبێت گەرنێک دیازاکەی کە حەزی سڵای خوا لێوێتی و جژن پیرۆز بێ سڵای خوای لە زەنابیشت لە ئێوەش لە کەناڵەکەشتان زۆر بەخێر بێن سەرچاوم جژنتان پیرۆز بێ لێتان مبارەک بێ زۆر بەخێر بێن سەرچاو بەتایبەت لە گوندی زورکان جژن چۆن بەڕێوە دەچێت پەیوەندی کۆمەڵایەتەکان چۆنە لێرە وڵی لەخوای بزیاد بێ جەژن وەکو خۆی بەڕێوە دەچێت وەکو ئیسلام بۆی داناوین ئەوە بەڕێوە دەچێت تەبانەمە لە مزگەوتەوە جنابتان لێ بوون جژنە پیرۆزانە دەکرێ و وەکو پێویست دەکرێ باقی دیکانە شەکە هاتینەوە نان شتمان خوارد کێ نەخۆش بێ کێ زەرور بێ ئەو دەچین سەردانی دەکەین و جژنە پیرۆزانەی لێ دەکەین بە پێچوانی شارە گەورەکان ویان کۆمەڵی شوێنی تر کە پەیوەندی کۆمەڵاتەکان ڕەنگە لاواز بوێ بەڵام لە گوندەکان هێشتا پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزن خەڵک هەموو شوی یەکتر دەکات
حل لەخوای بەزیاد بێ زۆر باشە ئەرێ وەڵی ئێستا لە گوندیمە بە تایبەتی هەر کەسە بڵێن منتیقی خۆشی لە گوندیمە لەخوای بەزیاد بێ وابزانم کەس دڵی لە کەس حاجز نییە ئەوەی کە لێشی حاجزە یعنی بەو شێوەی پێوە دیار نییە کە بڵێم دڵ حاجزیەک هەیەیان نیە دڵ عادز بوونێک یان دڵێشانێکیش هەبوو بێ لەو ڕۆژی جەژنەدا دەکاتە دەرفەتێک و گەرنی خۆی پێ ئازاد دەکات و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن ئەرێ وەڵا بە تایبەتی لە ڕۆژی جەژندا یعنی کابرا کە دڵیشی لێ عاز بێ لە بەرخاتری خوای گەرنی ئازاد دەکات و سەردانیشی دەکات چی تێ بۆ ئەو کەسانەی کە دڵیان لە یەکتر عادز بووە و دڵیان لە یەکتر ێشاوە لە ڕۆژی جەژندا بیکەنە دەرفەتێک بۆی لەگەڵ یەکتر ئاش ببنەوە هیوادارم کە مانگی ڕەمەزان کابرا کە مانگی ڕەمەزانی گرتووە لە بەرخاتری خوای ئەوەی کە دەشی کات لە بەرخاتری خوای سەردانی ئەو کەسەی دەکات کە دەزانی دڵی عاجزە لێی ئارێ وڵا دەست پێش خەریب بکات پسی سەردانی بکات ئەو خێرە گەورەی بۆ خۆی بەدەست بێنی سڵی خواتان لێبێ جەژنتان پیرۆز بێ مبارەکە ئیشەڵڵا بەخێر بێن زۆر سپاسەکەین جەژن پیرۆز بێ مبارەکە ئیشەڵڵا جەژنە لە ئێوەی بەڕێز و سەرجە مسلمانان پیرۆز بێت زۆر سپاسەکەم ئەزیزی جەژن لای ئێوە بەتایبەت لە چین توێژی گەنجان لە گوندی زورکان چۆن بەڕێوە دەچێت وەڵی لە گوندی زورکان هاوشێوەی شوێنەکانی کە الحەمدولله پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر بەهێزە هەموو جەژنان خزمان سەردانی خزمان دۆستان دەکەین و گەردە نازای لێکتر دەکەین و بە ئومێدەوەی خواتەعاتی هەموو لاکی قوڵ کرد بێت دەست خۆش بێت ئەگە پێم بڵێ پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە چۆنە خەڵک هەموو شوی یەکتر دەکات پێم وایە بە پێچوانەی کۆمەڵی شوێن ترکە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووی هێشتا لێرە پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە گەرم و گۆڕە بەڵێ الحەمدوللا گوندەکان بەهام پەیوەندی کۆمەڵاتەکان بێسترە لەوەی لە شارەکان لەبەرەوەی لە گوندەکاندا سەرجەم دانیشتوانی گوندەکەمان هەمویان خزم و کەسوکار یەکترن نیازتێتۆ ئەمڕۆ سەردانی شوێ بکەیت وەڵی جا ماڵە مەم و ماڵ ئامۆزەکانمان کردوونە ئیشاءڵڵا ماڵ خەزوری لەگەڵ دانیا ماڵە خاڵەکان و هەندێک دۆست و خزم کەسکاریش سەردانیان دەکەین خەزور هێشتا پەیدا نەبووە بەتەشید ئەو سەردانیوانیش بکەیت بەتەشید بێنە گوڵەکەم خۆشی بێ ئیشەڵڵا مبارەکە ئیشەڵڵا بەخێر بێن سەر کە حاج سڵای خواتان لێبێ جەژنتان پیرۆز بێ مبارەکە ئیشەڵڵا مبارەکە ئیشەڵڵا جا مەڕۆ دووسێ قسانم بۆ بکە حاجی کاکە جەژن پیرۆز ئیشەڵڵا کە حاجی جەژن پیرۆز و مبارەکە ئیشەڵڵا پیرۆز بێ لە هەموو سڵمانی جیهان و ئەمە پیرۆز بێت مبارەکە ئیشەڵڵا پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە چۆنە هێشتا خەڵک سەردان یەکتر دەکات و پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزە ئارێ وەڵامە هەر وەک زمانی قەدیمین ئێستا تۆ هاتووی سەردانی شێ بکەی بەرنامە تێ سەردانی شوێ بکەیت ئەووا بە گەڕەکاندا دەڕۆین هەموو ماڵەکان بەسەر دەکەوێت بێ ئەوی نەخۆش وێ بێ بە تایبەتی ڕەبی بەخێنن سەر چاوم مبارەکە ئیشەڵڵا سڵاوی خواتان لەبێ جەژنتان پیرۆز بێ جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ لە توش ناو چێتۆ کاک محەممەد جەژن پیرۆزە مبارەکە ئەتۆ ئەمڕۆ چووی بۆ ماڵەکان گەڕاوی بۆ کوێ وڵا ماڵی دەخوارێ ماڵی دەخوارێ چووی بۆ ماڵی مامەکان بۆ ماڵی پورەکانت ئەرەوەڵا چوو چکولات و شەربەتت وەرگرت ئەی جەژنانە وەرگرت دە باشە بەخۆشی بێ ئیشاڵڵا ئەی هیچ شتێکی خۆش نازانی گۆرانیشی منداڵەمان بۆ بڵێ نازانی کاکە جەژن پیرۆز بێ مبارەکە ئیشاڵڵا ئەتۆ چووی بۆ شوێ ئەوڕۆ وڵای چوومە بۆ لای ماڵی خزمەکان ماڵی خزمەکان چێ وڵای بۆ لای ماڵی مامە و خاڵ و ئاوە ئەی یەکەم کەسەکە سەردا یانەوە تا جەژنە پیرۆزت لێ کرد چێ بوو وڵای بابم ئەی دوای جەژنە پیرۆزت لە دایک و باوکت کردوانە بەڵێ ئەی ئەمڕۆ جەژنانی چاکت وەرگرتەوە هەرەوەڵا باشە بەخۆشی بێ ئیشەڵڵا سەلامەت بێ جەژنتان پیرۆز بێ مبارەکە ئیشەڵڵا ئەگە پێم بڵێ ئەمڕۆ سەردانی شوێتان کردەوە وڵا هەموو ماڵەکانمان کرد بێکەوە لەگەڵ هاوڕەکانت بەڵێ ئەی چکولێت و شەربەتی باش وەرگرتەوە ئەرەوەڵا ئەی جەژنانت وەرگرت ئەرەوەڵا بەخۆشی بێ ئیشەڵڵا ئەی نیاسان هەیە ئێستا سەردانی شوێ بکەن وڵا چنەوە ماڵانەی کەس هەموو ماڵەکان دەگەڕێن ئەرەوەڵا
دەی سەرکەوتو بنی ئینشاءڵڵا مبارەکە ئەی یەکێکتان شتیش خۆش نازانێ گۆرانیشی منداڵان بۆ بڵێ ئەتۆ نازانی ئەتۆ دەزانی گۆرانیش خۆشم بۆ بڵێ گۆرانیشی منداڵان وارە ئافرێم بفڕین بۆ ئەسمان بیکەین بەلانەی خۆمان وەرە بفڕین بۆ ئەسمان بیکەین بەلانەی خۆمان دەستی ئەستێرە بگرین هەر شوێنێ خۆش بوو بچین دەستی ئەستێرە بگرین هەر شوێنێ خۆش بوو بچین لەگەڵ هەور و مانگ و خۆر بزەونی گای جۆر بەجۆ لەگەڵ هەور و مانگ و خۆر بزەونی گای جۆر بەجۆ دەستە ملی یەک بکەین شادی ژیان نۆش بکەین دەستە ملی یەک بکەین شادی ژیان نۆش بکەین تۆ ناوت چ بوو خۆش ناوت دەواخانە تۆ سەرکەوتوو بی ئینشاڵڵا ئەی دەخوێنێتەوە لەکوێ فێر بوویە گۆرانێ لە ڕەوزەی لە ڕۆزە فێریان کردووی ئەیسا لە مەکتەبیان لە ڕۆزەی ڕەوزە دەی سەرکەوتوو بی ئینشاڵڵا دەواخان بەڵێ بینەرانی خۆشەویست لا گوندی زورکان جگە لە پیاوان و گەنجان کە سەردانی ماڵەکان دەکەن و پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر بەهێزە لە پێشتردا باسمان کرد ژنان و ئافرەتانیش هاوشێوەی پیاوان سەردانی ماڵە و دۆست و خزم و ناسیاوەکانیان دەکەن و جژنە پیرۆزە لە یەکتر دەکەن کا لە دیمەرەکاندا دەردەکەوێت. سڵاوی خوا لێ بێت جژن پیرۆز بێ جژن پیرۆز بێ لێ مبارەک بێ بەخێر بن سەرچاوم وەکو ئافرەتان لە گوندی زورکان جژن چۆن بەڕێوە دەچێت لای ئێوە وەڵا بەخۆشی زۆر خۆشاری وەڵا ئەی بەیانیان چ دەکەن ئێوە چاوەڕێی پیاوەکان دەکەن و خواردنیان بۆ ئامادە دەکەن دەکەین شتی حازر دەکەین هەموو شتی حازر دەکەین لەوە جێژنی ئارێ وڵا ئەگە مەلای بانگدا هەڵدەستین شتی حازر دەکەین تێشتی تا ئەو دێنەوە شتی هەمووی حازر دەکەین سفرێ و شتی ڕادێخین ئارێ وڵا نانی دەخۆین و دوا دەگەڕین دەماڵی دەخۆن و جێژنانەیەک دەکەین و ئەی پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە چۆنە هەموو شۆ یەکتر دەکەن خەڵک ئارێوڵا زۆر خۆشە پەیوەندی زۆر خۆشە الحەمدولله لەخوای وە زیاد بێ ئارێوڵا ئەی هیچ کەسێک هەیە بۆ منە دڵی یەکتر حادز بێت و یانەوە تا بیکاتە دەرفەتێک کە لە ڕۆژ جەژندا گەرنی یەکتر ئازاکەن هەزاران هەیە دی بەڵام ڕۆژ جەژن پێویستە بیکاتە دەرفەتێک و گەرنی یەکتر ئازاکەن دەبێ بیکەی ڕۆژ جێژن دەبێت بخرا شاد بیەوە هەموو کەس پورەی ژان سڵاوی خوا لێ بێت و جەژن پیرۆز بێ جژنە پیرۆز بێ لێت مبارەک بێ لە هەزارە جێژنان بخوایە مبارەکەی ئینشاڵڵا ئەگەر پێم بڵێ لە گوندی زورکان هاوشێوەی پیاوان ژنیش دەگەڕێن و سەردانی ماڵەکان دەکەن جەژن چۆن بەڕێوە دەچێت چۆن جوانە چۆن خۆشەوت ئەگەر پێم بڵێ پەیوەندی کۆمەڵاتەکان لێرە چۆنە هاوشێوەی شوێنەکانی تریانەوە تا پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێزە ئەنی خەڵک سەردانی یەکتر دەکا هەری وەڵایەک سەردانێک دەکەین دی ئەی ئەگەر کەسێک دڵی لە یەکتر عادز ببێ یان دڵی ێشا بێ پێویستە لە جەژندا چ بکات یان دێنینەوە و دەعام بینەوە ماڵ دێک دی و ئێستا تۆ سەردانی شوێت کردووە ئەمن وڵا سەدا ئەوەندە جیرانی دەخۆڵهان نیازتێ سەردانی شوێ کە بکەیت وڵا نیازمەیە گەلک جیام کەم بەڵان جارێ هەرەوەندە مەجالەیە دەی بەخۆشی بێ ئینشاڵڵا و جەژنتان پیرۆز بێ سڵاوی خوا لێ بێ کاک بەشدار سڵاوی خوای گەورە لێەوە بەخێراتنی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم یاخوا بەخێر بێن جەژن پیرۆز بێ ئینشاڵڵا جەژنە لێەوەی خۆشەویستیش پیرۆز بێ بە ناوی خۆمانەوە و پیرۆزبایەکی گەرم لە مسڵمانانی جیهان و بەتایبەتی کوردستان و بەتایبەتی تر گوندی زورکان دەکەین یاخوا بەخێر بێن مەراسیمی جەژن بەگەرم و گۆڕی بەڕێوە دەچێت لە گوندی زورکان ئەوەی بینیمان سپاس بۆ خوای گەورە کەوەندەی من بەبیرم دێدا بوو نەریتی ئەوەی کە لە کۆنەوە لە باو باپیرانمان بۆ بەجێماوە تا ئێستا بە شێوازێکی جوان مەراسیمی جەژنانە بە تایبەتی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی تا ئێستا گۆڕانکاریی وای بەسەردا ناتوە بەڵام گوندی زورکان و کوردستانیش بەدەر نییە لە جیان کە ئەو گۆڕانکاریە تەکنۆلۆژیایی کە بەسەری داهاتوە بەڵێ لێرە ئەوەی دەردەکەی پەیوەندی کۆمەڵاتەکان هێشتا وەک خۆی ماوەتەوە یان ئەگە تۆزێکیش لاواز بووێ بە پێچوانەی شوێنەکانی تر هێشتا گەرم و گۆڕی لە نێو هاوڵاتیاندا بەدیار دەکەوێت بەڵێ بە دڵنیایەوە ئێرە جیاوازەیەکی زۆریە لەگەڵ شارەکانی تر بەڵام من ئێستاش لە ڕازی نیم لەو دابوونیتە بەڵام تا عەدێک باشترە سواز بەخوای گەورە کاک بەشدار
گوندی زورکان زۆر قەرواڵق دەردەکەوێت بە دیاریکراوی بە نزیکەی چەند ماڵ دەبێت وڵی نزیکی لە سەر و 300 بۆ 350 ماڵ زیاتر دەبێت نزیکی 2000 نفوس لێرە تێدا دەژین کە هاوڵاتیانی ئەو گوندە زیاتر بە چیەوە خەریکن زیاتر خەڵکی ئێرە بەفەلاعەتی بە ئاژەڵداری خەریکن زۆر بەشان کە بڵین موچە خۆرنیان پێشمەرگەنیان پیشەیەکی تریان هەیە دووبارە جەژن پیرۆزی مبارەکەی شەڵ زۆر بەخێر بێن خۆشحاڵ بووین. ئەوەی بینیتان ڕاوبۆچوونی هاوڵاتیان بوو سەبارەت بە بەڕێوەچوونی جەژنی ڕەمەزان لا گوندی زورکانی سەر بە ناحیە سەنگەسەر بە پێچوانەی کۆمەڵێک شوێنی تر لێرە هێشتا پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێزن و ژنان و کچان و هەتا پیاوان و بەتەمەنەکانیش لێرە سەردانی یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە لێ یەکتر دەکەن. بەرنامەی ئەم جارەمان پێشکەشکردن بەخواتان دەسپێرین.